ئەنجامەکانی شەڕی مەریوان. میر سلێمان میری بابان بەشێکی وڵاتی ئەردەڵانی گرت. لەو کاتەدا محەممەدخانی کوڕی خەسرەوخان والی ئەردەڵان بوو. والی خۆی بەرگی ئەم هێرشەی نەگرت. شاه سوڵتان حسێنی سەفەوی لەلایە کۆنامەی شکاتی بۆ سوڵتانی عوسمانی ناردوو، داوای سزادانی میری بابانی کردو، لەلایەکی ترەوە لەشکرێکی گەورەی بەسەرکردایەتی عەباس قولیخانی قاجار ناردە سەری. لە دەشتی مەریوان شەڕێکی قورس لە نێوان لەشکری بابان و سەفەویدا قەوما. لەشکری بابان شکا. ئەم شەڕە دوو ئەنجامی بەدوی خۆی داهێنا. یەکەمیان ئێران قەتڵوعامی کوردەکانی ئەردەڵان و عوسمانی قەتڵوعامی کوردەکانی بابانی کرد. قاسم سوڵتانی هەورامی بە عەباسخانی سەردار ڕاگەیەنێ کە محەممەدخانی والی و ئەهالی کوردستان لەگەڵ سلێمان پاشای بەبا هەم بەیعەت و هەم داستان بوون. سەردار حکمی کوشتنی ئەهالی کوردستان دەرەکا. منارەیەک لە کەلەی سەرەکانیان دروست ئەکەن و سەری قاسم سوڵتانیش لە سەر و هەموو سەرەکانەوە دائەنێن. من حفر بئرا لأخيه فقد وقع فيه. لوب لاپەڕە 76 مەستورە 76 77 و بەقسەی توحفە و حەدیقە لەسەر ئەم دوو زمانیە سەرداری لەشکری سەفەوی 1500 کەسی لێ کوشتن و منارەیەکی لە کەلەی سەریان دروست کرد. بەڵام بە پێچەوانەی قسەکانی لۆب لاپەڕە 76 کە ئاڵێ سلێمان بەبا لەگەڵ تاقمێکی کەم هەڵات و ڕەوانی ئەستەمۆڵ کرا، یان قسەکانی مەستورە لاپەڕە 77 کە ئاڵێ سلێمان پاشای بابان کە لە هەردوو دەوڵەت یاخی بوو پاش و توێژ لەگەڵ والی بەغدا چارەنووسی خۆی لەوە دادیت کە عوزر بۆ دەرباری عوسمانی بێنێتەوە و لیان نزیک بکەوێتەوە، یان لۆنگریک لاپەڕە 106 کە ئاڵێ لە ئەستەمۆڵ بەخۆشیەوە پێشوازی لێکرا، یان زەکی تاریخ سلێمانیە لاپەڕە 63-64 کە ئاڵێ کرا بە حاکمی ئەدرنا، بەڵکو وەکو هامەر پورگشتال نووسیوێتی لە زمانی حکوومەتی حەسەن پاشادا بە یارمەتی پاشاکانی حەڵەب و دیاربەکر شکێنرا و لەگەڵ حەڤە بەجی کووردە کە لە یاران و یاوەرانی ئەو بوون کوژرا. دووەمیان لە هەردوو ئەمارەتدا تا چەند ساڵێ دەسەڵات لەملا لەدەست بنەماڵی ئەردەڵان و لەولا لەدەست بنەماڵی بابان دەرچوو. لەم ڕووداوانەدا محەممەدخانی ئەردەڵان لێخرا، ئاخو ئەویش کوژراوە یاخو دوور خراوەتەوە. مێژۆکانی ئەردەڵان جگە لە لۆب لاپەڕە 77 کە ئاڵێ تا ساڵی 1913 والی بووە، ئەوانی تر لەو بارەیەوە هیچ زانیاریەک بەدەستەوە نادەن. بەڵام دەرباری سەفەوی دوای ئەوە تا ماوەیەک ئیتر ڕاستەوخۆ حاکمی بۆ کوردستان داناوە. بەڕێز محەممەدخانی گورجی 1913 1916، حەسەن عەلیخانی ئەحتیمادە دەولە 1916-1918، اینجا حسێن عەلیخانی برای 1918-1919، اینجا کەیخسرۆبەک 1919-1921 کراون بە حکومڕانی کوردستان. لەولاش میرایەتی بابان لەو پەڕینە ئارامیدا دابەش بوو. ماوەی چەند ساڵێ متەسەلیمی تۆرک ڕاستەوخۆ بەڕێوەیانە برد تا خانە پاشا لە سیەکانی ئەو چرخەدا هاتەوە مەیدان. ئەلعەزاوی لاپەڕە 191، لۆنگریک لاپەڕە 157. بنیادنانی شاری سنا سلێمانخان کوڕی عەلەمەدین 1046-1066 کە خان ئەحمەدخان لە دەرباری سەفەوی هەڵگەڕایە و پەنای بۆ ڕۆم برد. شاه سەفی 1039-1052 سلێمانخانی کوڕی میر عەلەمەدینی لەجێ کرد بە والی ئەردەڵان. میر عەلەمەدینی باوکی لە سەردەمی خان ئەحمەدخاندا پەنای بۆ ڕۆم بردبوو، بەڵام بە نائومێدی لەوێ مردبوو. ئەو کاتە سلێمانخان لەگەڵ خان ئەحمەدخاندا بەشداری شەڕ و لەشکرکێشەکانی بوو. سلێمانخان ئازاو لێوە شاوە بوو. خان ئەحمەدخان سڵی لێ کرد، ویستی لە ناوی بەرێ. سلێمان لە خۆی ترسا و هەڵات، پەنای بۆ دەرباری شاسەفی برد. لە پێشدا گوێی پێنەدرا و ژیانێکی ناخۆشی بەسەرە برد تا شاسەفی بە لەشکرەوە بۆ شەڕی عوسمانی چوە سەر قەڵای ئیرەوان. سلێمان لەم شەڕەدا ئازایەتی نوان. ئەمە بوو بەهۆی نزیکەوتنەوەی لە دەستگای سەفەوی کە خان ئەحمەدخان لێخرا شاسەفی ئەمینار بۆ کوردستان. بنیادنانی سنا سلێمان بەڵێنی بەشادا بوو دارولمولکی کوردستان بگوێزێتەوە. ساڵی 1046 هەمان ساڵی دەستپێکردنی حکومڕانی خۆی و تێشکانی خان ئەحمەدخان و مردنی لەسەر گردێک لە جێگایەکدا کە ناوی سینە بوو قەڵایەکی قایمی دروست کرد. خانوو حەمام و مزگەوت و بازاری تێدا بنیادنا. چەند جۆگەیەکی لە دەشتی سەرنووی ڕۆژئاوای سنەوە ڕاکێشا و بە سێ حوشترگەر و ئاوەکەی بۆ ناو قەڵا سەرەخست. قەڵاکانی زەڵم، حەسەناوە، پڵنگانی ڕووخاند و دارالحکومەی ئەردەڵانی گوێزایەوە قەڵای تازە کە لە ناو خەڵکدا بەسنە ناوی دەرکرد. مێژوونووسەکانی ئەردەڵان ئەڵێن نیاز لە ڕووخاندنی قەڵاکانی زەڵم، حەسەناوە، پڵنگان ئەوە بوو کە ئیتر هیچ کام لە میرەکانی ئەردەڵان نەتوانن لە کاتی سەرپێچی و یاخیبووندا لە شاکانی ئێران خۆیانی تێدا قایم بکەن. ڕەنگە ئەمە هۆیەک بێ، بەڵام هۆی لەمە گرنگتر ئەوە بووە میرەکانی ئەردەڵان ویستویانە بنکەی ئەمارەتەکەیان لە سنووری دەسەڵاتی دەوڵەتی عوسمانی و دەست درێژەکانی پاشەڕۆژی دوور بخەنەوە.
بە تایبەتی دوای ئەوەی شارەزور، شارباژێر، قەرەداغ لە سنووری قەڵەمڕەوی ئەماندانەما و کەوتە سنووری دەوڵەتی عوسمانیەوە. ئیتر ئەم قەڵایانە هەموو کەوتبوونە سەر سنوور و بە ئاسانی لەشکری دوژمن ئەگەیشتە سەریان. گوێزانەوەی میرەکانی ئەردەڵان لە قەڵایەکەوە بۆ قەڵایەکی تر پەیوەندی بە خۆشی و ناخۆشی ئاو هەوا و هەژاری و دەوڵەمەندی ناوچەکە و هاتوچۆی بازرگانی و کاروباری ڕۆشنبیریەوە نەبووە، بەڵکو هۆی بڕیاردەر لە پلەی یەکەمدا هەمیشە ئاسایش بووە. دروستکردنی شاری سنەش هەر لەبەر هۆی استراتیژی جەنگی بووە. سنە بە درێژایی چەند قەرن جگە لەوەی ناوەندی دەسەڵاتی والیەکانی ئەردەڵان بوو بە مەڵبەندێکی گرنگی شارستانی، خوێندەواری، ڕۆشنبیری و بازرگانی. گرتنەوەی بەغداد و پەیمانی زەهاو. سوڵتان مورادی عوسمانی لەشکرێکی گەورەی سازدا و خۆی لەگەڵی بەڕێکەوت بۆ گرتنەوەی بەغداد. شا سەفەوی کابرایەکی لاواز و زۆرتر خەریکی ڕابواردن و خۆشگوزەرانی بوو تا دەوڵەتداری و لەشکرکێشی. دوای گیرانی بەغداد گفتوگۆی لەگەڵ سوڵتانی عوسمانی دەست پێ کرد. ئەم گفتوگۆیانە ساڵی 1949 بۆ چارەسەرکردنی ناکۆچی ئەرزی، دینی، سیاسیەکانیان بە بەستنی پەیمانی زەهاو کۆتایی هات کە گرنگترینی هەموو ئەو پەیمان و ڕێکوتنانە بوو کە تا ئەو کاتە لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا بەسترابوون. بەپێی ئەم پەیمانە سنووری نێوان هەردوو دەوڵەتی لە قافقاسەوە تا سەرووی خەلیج لە ئاغسقا، قارس، وان، شارەزور، بەغداد، بەسرا دیاری کرد. لەم دابەشکردنەدا مەریوان، قەڵای مەریوان، دەرەتەنگ لەگەڵ هۆزەکانی پیرە و زەردوویی بەر ئێران کەوت. بەدرا، جەسان، مەندەلی، سەرمیل، درنە، قەڵای زەڵم، قزڵجا، سەرچاوی چەمی چەقان لەگەڵ هۆزەکانی زیادین و هارونی لە ئێلی جاف بەر عوسمانی کەوتن. ئێران بەڵێنیدا ئیتر لە مینبەری مزگەوتەکانەوە وازە سوکاتی بە خەلیفەکانی ڕاشدین و سەحابەکانی پێغەمبەر بهێن و عوسمانی بەڵێنیدا کە ڕەفتاری باش لەگەڵ زائیرانی پیرۆزگاکانی عێراق و حاجیانی ئێرانی بکرێ. هەردوو لا بەڵێنیان بە یەکتریدا کە داڵدەی ڕاکردوانی یەکتر نەدەن. ئەڕاوی لاپەڕە 211 216 پارسادۆست لاپەڕە 45. سەرنجامی سلێمان خان. سلێمان خان هەتا سەر نەیتوانی لەو شارەدا بژی کە خۆی بنیاتی نابوو. دوایەوەی سوڵتان موراد هێرشی کرد بۆ سەر بەغداد و گرتی خوسرۆ پاشا بە لەشکرێکی گەورەوە پەلاماری شارە زووریدا. شارە زوور، قەرەداغ، قزڵجا، شارباژێری گرت و چووە مەریوانەوە. وەکو مەستورە ئەڵێ لەبەر ئەوەی کە سنوورەکانی بەدەست ڕۆمەوە بوون و سلێمان خان توانستی ئەوەی نەبوو بەرەنگاریان بێتەوە، شاسەفی لێی بەگومان کەوت، بۆ ئەسفەهانی بان کرد و لەوێ هێشتیەوە و نەیهێشتجارێکی دیکە بۆ کوردستان بگەڕێتەوە. هەر لەوێ مایەوە تا فەرمانی خودای بەجێهێنا. کەلب عەلیخانی کوڕی سلێمان 1060. سلێمان کە لە ئەسفەهان مرد، مورید سوڵتانی کەڵوەر سەرپەرشتیکەری کاروبارەکانی بوو. پیاوێکی تێگەیشتووی زیرەک و لە دەرباری شادا دەستڕۆیشتوو بوو. لە لای شا تێکەوت مڵکەکانی بەسەر مناڵەکانی دادا بەش بکە. شاڕازی بوو. کەلب عەلیخان لە سنە و خوسرەوخان لە مەریوان و زۆراب سوڵتانی کوڕی کەلب عەلیخان لە سیاچیە و موری سوڵتان لە پڵنگان دانران. هەورامان بە یەکێ لە سانەکانی خۆی و ئێلی جاف و جوانڕۆژ بە یەکێ لە گەورەکانیان سپێردرا. خان ئەحمەدخانی دووەم کوڕی کەلب عەلیخان کە باوکی مر ئەم لە جێگەی بوو بە فەرمانڕەوای ئەردەڵان. بە پێچەوانی باوکیەوە ئەم کابرایەکی دەست بڵاو بوو. زۆرتر لەوەی خەریکی کاروباری وڵاتەکەی بێ، خەریکی خۆشگوزەرانی و ڕابواردن و ڕاوشکار بوو. لەبەر ئەوەی لە دەستبڵاویدا بێحساب بوو، ناویان نابوو خانە زێڕینە. خەسرەوخانی مامی کە حاکمی مەریوان بوو لای شا سلێمان زمانی لێدا و بۆی تێچاند. شا سلێمان فەرمانی لێخستنی خان ئەحمەد و دانانی خوسرەوخانی بەوالی ئەردەڵان دەرکرد. خوسرەوخان لە مەریوانەوە بە خێرایی بەڕێکەوت و لە ناکاودای بەسەر خان ئەحمەدخاندا لە سنە و گرتی. بە زنجیرکراوی ڕەوانەی ئەسفەهانی کرد. خوسرەوخانی یەکەم کوڕی سلێمان خان 1909 مەستورە لە باسی خوسرەوخاندا ئەڵێ کاتێ لە ساڵی 1970دا خوسرەوخان چووە سەرتەختی فەرمانڕەوایی بە ئازار و ئەشکەنجەدان و ستەمکاری گیانی خەڵکی هێنایە کونەلووتیان و دەوری هەموو بژێ و گوزەران و بەڕێوەچوونێکی لە هەژار و دەستەوەسانان پێوەدا و بناغەی زوڵم و زۆری دامەزراند و چەسپان. بانجی دەستدرێژی و ستەمکاری بەگوێ ژێردەستیاندا ڕاهێشت و سامانێکی خان ئەحمەدخانی برازای لە سەروبەندی فەرمانڕەواییدا بە خەڵکی کوردستانی بەخشی بوو بە شەق و تێهەڵدان و ڕیسواکردن و 1000 چەرمەسەری لێیسەننەوە. بەد ئاکاری و بەدزمانی بە ئەندازەیە گەیان درڕندە بە درڕندەی خۆی نەیگەشتوێتێ. گەورە و بچوو گیانیان هاتە کونەلووتیان. ناچار سکاڵا و گلە و گازندەیان بردە بەر دەرباری سەفەوی. شا سلێمان لە ئەسفەهان لە باتی ئەوەی دادیان بپرسێ ئاشتی کردنەوە و ڕەوانەی کوردستانی کردنەوە. دوای گەڕانەوەی لە جاران خراپتر کەوتە ئازاردان و چەوساندنەوەی خەڵک. ئەم جارەش بۆ دەربڕینی سکاڵا خەڵکی زۆر لێکرا و ڕویان کردە دەرباری سەفەوی.
لە کاتێکدا ئەمانە لە قوشخانەی شادامانیان گرتبوو بۆ ئەوەی لە هەلێکدا شا ببین و سکاڵای خۆیانی لەلا بکەن، خوسرەوخان و دەست و پەیوەندەکانی هەڵیان کوتایە سەریان و هەندێکیان بریندارکردن. شالەم دەست درێژیە زۆر تووڕە بوو، فەرمانیدا خوسرەوخانیان گرت و لە مەیدانی شاهیدا لە ئەسفەهان کوشتیان. 1993 تەیمورخانی ئاجورلو 1993-1999 پێ ئەچێ شالەم شکات و شکاتکاری و ئاڵوگۆڕە بێزار بوو بێ. یەکێ لە باوەڕپێکراوانی خۆی دانا بە کاربەدەستی ئەردەڵان. 6 ساڵ مایەوە مێژوونووسەکانی ئەردەڵان بە چاکەباسی ئەکەن و سەردەمی ئەم بە پێچەوانەی خانەکانی ئەردەڵانەوە سەردەمی ئاسایشی سەر و سامان و بژانەوەی خەڵکی وڵاتەکە بووە. خان ئەحمەد خان بۆ جاری دووەم 1999-1905 خان ئەحمەد خان کە خوسرەوخان کاتی خۆی بە گیراوی ڕەوانی ئەسفەهانی کردبوو، ئەبێ لە ئەسفەهان ما بێتەوە و چوو بێتە دەستگای سەفەویەوە. شادووبارە ئەمی دانایە بەوالی، بەڵام خۆڕەوشتی پێشووی نەگۆڕی و لەسەر کەیف و ڕابواردن بەردەوام بوو. مەستورە لە باسی خان ئەحمەد خاندا ئەڵێ دووبارە ملی لە ڕابواردن و کەمتەرخەمی نایەوە و زۆری گوێ بە کاروباری وڵات نەدا و زۆربەی کاتی بەڕاوشکار و خانوبەرە دروستکردنی بێسوود و نامەحکام بەسەر برد. دەجێڕنەوە کە زیاد لە 300 کەس لە پیاوماقوڵان و گەورە و مەزنانی ئەیالەتی کوردستانی کردبوو بە بازەوان و خوسرەوبەجی کە یەکێ بوو لەو بنەماڵەیە و هەمیشە بریکار بوو کرد بە میری شکار و بێ لێبڕان خەریکی ڕاوشکار بوو. ناوبەناویش حەزی لە گوڵچاندن دەکرد و بەم کارەوە خۆی خەریک دەکرد. کە شاه سوڵتان حسێن 1906-1935 هاتە سەرتەخت ئەمی لابرد. عەباس قولی خان 1922-1936 هەرای ئەفغان ساڵی 1920-1921 میروەیسی ئەفغانی غەلەجایی پەلاماری قەندەهاری داگرتی و حاکمەکەی کوشت. قەندەهار لەژێر دەسەڵاتی سەفەوی دەرچوو. دەرباری سەفەوی نەیتوانی بیهێنێتەوە ژێرباری فەرمانبەری. میروەیس مرد 1927. عەبدولعەزیزی برای جێگەی گرتەوە. عەبدولعەزیز ویستی سەر لە نوێ بچنەوە ژێرباری فەرمانبەری و گوێڕایاڵی شای سەفەوی، بەڵام مەحموودی کوڕی میروەیس مامی کوشت و خۆی بوو بە ڕێبەری غەلەجایی. دەرباری سەفەوی چەندی هەوڵیدا شۆڕشەکەیان بکوژێنێتەوە کەڵکی نەبوو. مەحموود بەرەو خوراسان بەڕێکەوت و کرمانی گرت 1933. اینجا بەرەو ئەسفەهانی پایتەختی سەفەوی بەڕێکەوت. پاش گەمارۆدانێکی سەختی 6 مانگە کە نزیکەی 80,000 کەسی لە برسا تێدا مرد، شاه سوڵتان حسێنی سەفەوی خۆی و شارەکەی بەدەستەوەدا 1935 و مەحموودی ئەفغانی چوە ئەسفەهانەوە. مەحموود تووشی نەخۆشیێکی عەقڵی کوشندە بوو. ئەشرەفی ئامۆزای لێی هەڵگەڕایەوە و زیندانی کرد و خۆی لە جێگەی ئەو بوو بە شا 1937. لەشکری عوسمانی بە سەرکردایەتی ئەحمەد پاشای والی بەغداد و لەشکری ئەفغانی بە سەرکردایەتی ئەشرەفی ئەفغانی لە نزیک هەمەدان لێکیاندا 1939. سەرەڕای نابەرامبەری ئەم دوو هێزە لەشکری عوسمانی شکستێکی گەورەی وای لێ قەوما، بابی عالی ناچار بوو پەیمانی ئاشتی لەگەڵ ئەشرەف بەست. هەلومەرجی میرایەتی ئەردەڵانیش بەهۆی ئەم ڕووداوانەوە ئاڵوگۆڕیان بەسەردا هات. میرەکانی ئەردەڵان دێنەوە سەر کار. عەباس قولی خانی کوڕی محەممەد خان کە ماوەیەک لە دەستگای بەڕێوەبەراتی سەفەوی داکاری کردبوو، لەلایەن شاه سوڵتان حوسێنی سەفەویۆ دانرا بە والی ئەردەڵان و گەڕایەوە کوردستان 1922-1929. نووسەری توحفە ئەڵێ لە ساڵی 1920 کۆچی عەباس قولی خان نەبیرەی خان ئەحمەد خان بە هەڵبژاردنی ئەهالی مەملەکەت دەستی بەسەر مەسنەدی ئیالەت داگرت. ماوەیە خەریکی ڕێخستنی کاروباری ویلایەت و ڕاپەڕاندنی ئەرکەکان و دڵنەوایی ڕەعیەت بوو. تا لە ساڵی 1928 کۆچیدا شاه سوڵتان حسێن عەباس قولی خانی لەگەڵ لەشکری کوردستان دەفعی فیتنەی ئەفغانی ئابدالی ڕاستپارد بۆ دارولمولکی قەندەهار. خانی ناوبراو بە 8,000 سوارەوە لە کوردستانەوە بەرەو جێگەی مەبەز بزوت کە چوونە تاران نیشانەی ئاشکرای تێکچوونی سەڵتەنەتی سوڵتان حسێن بینرا. سوارەکانی کوردستان لە عەباس قولی هەڵگەڕانەوە و بەرەو کوردستان گەڕانەوە. عەباس قولی خان بە تەنیا لەگەڵ چەند کەسێ لە هاوڕەکانی چوو بۆ دەرباری شاه سوڵتان حسێن. باسی خۆی و سوپایەکانی عەرزیشا کرد و تاوانی ئەم جوڵانەوە وەحشیانەی خستە ئەسۆی عەلی قولی بەجی نەبیرەی کەلەب عەلیخانی بەنی ئەردەڵان. شاریاری ئێران عەباس قولی خانی عەزل و حەبس کرد و هەمان عەلی قولی بەجی نەناسراوی تاوان بە پاڵدراوی کرد بە حاکمی کوردستان. شا لە باتی ئەوەی سزای عەلی قولی بدا، پێی وابوو مادەم ئەو لە عەباس قولی بەتواناترە و توانیوێتی لەشکری کوردستانی لێ هەڵبژێڕێتەوە، ئەوی لە جێگەی ئەم کرد بە والی ئەردەڵان 1929-1932.